بس ليش عالم دانش تبي شواي هنا باش خۆشحاڵین کە لە جەولەی دووەمی خولیانە بردەوەکانی کوردستان توانیمان دڵی و هەندێرانە خۆش بکەین و بە ئەنجامی دوو بەیەک لە تیپی میوان ببینەوە. یاریەکی زۆر قڕس بوو ئێمە چونکە هەر لە سەرەتا چونکە لە زووەوە گۆڵێکەمان بەهۆی ناڕەوایەکەشەوە لە تۆمارکرا، بەڵام خۆشبەختانە یاریزانەکانمان توانیان بە تەواوی سێتەر بن بەسەر گۆڵ یەکسان و گۆڵی دووەمیش تۆمار بکەن.